حکوومەتی ناوەند پابندبوونی خۆی بە پێدانی موچەی موچەخۆرانی دووپات کردەوە و ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێن نابێت دەست بۆ بژێوی ژیانی خەڵک ببرێت و دەبێت گەندەڵی بنبڕ بکرێت. دەبوو یاسای پلەبەندی وەزیفی کارا بکرێت، بەڵام دۆخی تایبەتی عێراق وای کرد ئەم یاسایە تەواو نەکرێ و بمێنێتەوە. بۆچونمان لەم خولەدا ئەوە بوو کە ئەم یاسایە دەبێتە پێشەنگی کارەکانی ئەنجومەنی نوێنەران. نەبوونی دادپەروەری کۆمەڵایەتی و دادپەروەری لە دامینکردنی موچەدا هەموو ئەمانە پێویست بۆ حسابیان بۆ بکرێ و لەم خولەدا کاریان لەسەر بکەین. بەڵام بەداخەوە بەهۆی کۆرۆنا و خۆپشاندانەکان و دەستدەکاتێشانەوەی حکوومەت و دانانی حکوومەتی نوێەوە هەموو ئەمانە کاریگەریان لەسەر دواکەوتنی پەسەندکردنی ئەم یاسایە هەبووە و ئەوەش کە گرنگە بیزانین ئەوەیە کە ئەم یاسایە یەکسانی بۆ چینەکانی گەلی عێراق دابینەکات. ينصف أغلب شرائح المجتمع العراقي. ما يتعلق بتطبيق السلم الوظيفي سەبارەت بە جێبەجێکردنی پلەبەندی وەزیفی وەک دەزانین ئەمڕۆ حکوومەت بەشێک لە موچەی خانەنشینان و کەسوکاری شەهیدان و زیندانیانی سیاسی بڕیوە. ئەمانەش کاری قبولکراونین و دەرەنجامی خراپیان لێ دەکەوێتەوە. ئێمە لەو باوەڕەداین پێویستە حکوومەت هەنگاوی دروست بهابێژێت بڕینی موچەی توێژەکە دەرلێکراوەکان و ئەو چینانی کە بەهایان هەیە ناکرێت ببێتە جێگرەوەیەک بۆ پڕکردنەوەی کورتهێنانی بودجێ حکوومەت. ئێمە پێشنیارمان خستۆتە بەردەم حکوومەت کە پەنا بۆ قەرزی دەرەکی و ناوخۆیی ببات. هەروەها حکوومەت خاوەنی داهات و ئابووریکی بەهێزە، خاوەنی چەندین بینا و تەلاری جۆراوجۆرە و هەروەها دەواازە سنووریەکان و کەرتی پیشەسازی و کشت و کاڵی. ئەمانە دەکرێت حکوومەت لە ڕێگەی ئەم بوارانەوە کەمهێنانەکەی خۆی چارەسەر بکات، نەک لە ڕێگەی بڕینی موچەی خانەنشینان و شەهیدان و زیندانیانی سیاسیەوە. أعتقد المساس بهذه الرواتب هو أمر غير صحيح وهناك قوانين نافذة، فالقوانين لا تغير إلا بقانون، ما يصير قانون يتغير بقرار. حقيقة السلم الوظيفي هو جانب لە ڕاستیدا پلەبەندی وەزیفی دەچێتە بواری کارگێڕیەوە، بەڵام سەبارەت بە موچە و دۆخەکەی چەندین یاسا هەیە بۆ هەر فەرمانگە و وەزارەتێک کە لەسەر بنەمای پێگە و جوگرافی کارکردنەکەی کاری لەسەر دەکرێت و سەبارەت بە بڕینی موچی خانەنشینانیش من لەو باوەڕەدام ئەوە سەرپێچێکی یاسایی و دەستوریە. پەرلەمانی خسۆتە بەردەم بوارەکانی یاسادانان و کارگێڕی پێکەوە. ئەمەش بۆ ئێمە مای قبولکردن نییە و داوا دەکەین بۆ چارەسەرکردنی ئەم پرسە لایەنە پەیوەندیدارەکان بانگێشتی پەرلەمان بکرێن و بە چڕی گفتوگۆ لەسەر ئەو بابەتە بکرێت و چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە. لمعالجة الوضع وإعادة النظر في كل الجوانب الاقتصادية والمالية الموجودة في البلد. لە دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا بڕیاردرا کە لە موچەی پلە باڵاکان ببڕێت و موچەی موچەخۆران وەک خۆی بمێنێتەوە بە مۆشەخانی گەلی کوردستان